قادری حاجی عەلی تێکۆشەری دێرین و ئەندامی پێشووی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ڤایرۆسی کۆرۆنا کۆچی دوایی کرد. قادری حاجی عەلی دوای توشبوونی بە ڤایرۆسی کۆرۆنا لە 15 دەی 2020 و دوای مانەوەی لە نەخۆشخانە بۆ ماوەی 27 ڕۆژ بەرەبەیانی ڕۆژی دەی 11 2020 لە نەخۆشخانەی فاڕۆق لە سلێمانی کۆچی دوایی کرد. بنەماڵەی قادری حاجی عەلی لە ڕاگەیەنراوێکدا بڵاویان کردەوە بەداخ و پەژارێکی زۆرەوە هەواڵی مەرگی سەرکردە و سوارچاکی شۆڕش و بەرەنگاربوونەوەی نادادی قادری حاجی عەلی ڕادەگەیەنن کە دوای ململانەیەکی زۆر لەگەڵ ڤایرۆسی کۆرۆنا کۆچی دوایی کرد. هەروەها ئاسۆ جەمال موختار هاوڕێی کۆچکردوو بە ڕۆژنامە نووسانی ڕاگەیاند سبەینێ تەرمی قادری حاجی عەلی لە سلێمانی بە خاک دەست پێ درێت. ئەم بەیانیە ساعت 90 دقیقە سەرکردەی دیاری کورد قادری حاجی عەلی لە خەستەخانەی فاڕۆق ئەمری خوا کرد وا بڕیارە سبەینێش هەر لە خەستەخانەی فاڕۆقەوە تەرمەکەی بەڕێ بکرێ و بنێژرێ. ئەوە زیاتر شتەمانیە شوێنەکەی ناتوانانی ئیسا ئیسا خەریشین منە قەشاکرێ بزانێت لە شوێن بنێژێ خۆی بە هەمووی تەقریبا 41 ڕۆژ زیاد لە 30 ڕۆژە با نەخۆشیەکەی بە ئەمری خواکە 30 ڕۆژ خایە. قادری حاجی عەلی لە ساڵی 1955 لە بنەماڵەیەکی ناسراوی شاری سلێمانی لەدایک بووە و کۆلێژی جیۆلۆجی تەواو کردووە. لە ساڵی 1970 چووەتە شاخ و بۆتە پێشمەرگە لە تەمەنی 28 ساڵیدا بۆتە ئەندامی سەرکردایەتی کۆمەڵەی ڕەنجدەرانی کوردستان. دواتریش وەک پێشمەرگەیەکی ئازاو لێهاتوو هەموو پلەکانی پێشمەرگایەتی بڕیوە و بۆتە ئەندامی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان. لە ساڵانی 1998 بۆ 2000 کارگەڕی مەکتەبی سیاسی یەکێتی بووە. لە ساڵی 2009دا لەگەڵ کۆمەڵێک هاوڕێی بزوتنەوەی گۆڕانیان ڕاگەیاندووە و چەند ساڵێکیشە وەک سیاسیەک لە کاری حیزبی دوورکەوتووەتەوە. لە 15 دەی 2020 توشبوونی بە ڤایرۆسی کۆرۆنا ڕاگەیەنرا دوای مانەوەی لە نەخۆشخانە بۆ ماوەی 27 ڕۆژ بەرەبەیانی ڕۆژی دەی 11 2020 کۆچی دوایی کرد.